پلانی ژێرخانی سەرۆک بایدن وێنەیەکی فراوان پیشان دەدات کە چی بە ژێرخان دەژمێردرێت ئەوە تەنها بۆ چاکردنی ڕێگەوبان و پردەکان نییە بەڵکو بۆ دروستکردنی ئینتەرنێتی بەرین و تەکنۆلۆژیا بۆ کەمکردنەوەی گۆڕانی کەشە. بە بۆچوونی من ئەمە کاتێکە جارێک لە ژیاندا ڕوودەدات لەو بڕوادانیم لە 50 ساڵی داهاتوودا پێویستێکی بەم جۆرە هەبێت کە لە بەرژەوەندی هەردوولادایە بە چاڕوانێکی زۆرەوە سەرۆکێک کە زۆر پشتگیر و پابەندە نەک هەر تەنها بۆ خودی ژێرخانەکە بەڵکو بۆ دەرفەتی کار دروستکردن. دەستەبەندی وایە خۆت پاکجی پلانی کارەکان بریتیە لە دروستکردنی هێزی کاری وەزەی پاکی وڵاتەکە و بەهێزکردنی چاودێریکردن وەکو پێشەیەک. ڕێبەرانی کۆماریەکان دەڵێن پێشنیارەکە زۆر گەورەیە. دەستەبەندەکە وێنای تۆڕێکی 500,000 ئێزگەی چارجی ئۆتۆمۆبیلی ئێلکتریکی دەکات تا ساڵی 2030. کاتێک خەڵک بیر لە ژێرخان دەکەنەوە ئەوان بیر لە ڕێگەوبان، پرد، بەندەر، فڕۆکەخانە دەکەن. پێدانی و بڕەپارە هەروەها کێشەیەکە. دەستەبەندێکە پێشنیاری زۆرکردنەوەی باش دەکات لەسەر کۆمپانی هاوبەشەکان کە کۆماریەکان دەڵێن دژایەتی دەکەن. پڕۆژە یاساکە ئێستا لە کانگرسدایە کە ڕێبەرانی دموکراتەکان بە نیازی ئێوان بیگەینە سەر مێزی سەرۆک بۆ واژووکردنی لە مانگەکانی داهاتوودا. دەستەبەندێکە دەبێتە تەقیکردنەوەیەک بۆ یەکێتی دیموکراتەکان. ئەگەر بایدن نەتوانی پشتگیری هیچ کۆماریەک بەدەست بهێنی پێوەستی بە هەموو دیموکراتیک هەیە لە ناو سناتی دابشکراوی 50 بە 50دا بۆ ئەوەی دەنگی پێ بدەن.